12 ساڵ لەمەوبەر سوپای ئەمریکا لە دەریای سوورەوە بە موشکی تۆماهۆک بنکە و بارەگاکانی گروپی چەکداری ئەنسارول ئیسلامی لە ناوچەی هەورامان بۆردومان کرد. لە وێرشەدا ژمارەیەک لە بارەگاکانی کۆمەڵی ئیسلامیش بەرکەوتن و بەهۆیەوە 46 ئەندامی ئەو حیزبە کوژران و نزیکەی 100 ئەندامی تریشیان بریندار بوون. لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی داوا لە ئەمریکا دەکات لە بەرامبەر ئەو زیانانەدا قەرەبوویان بکاتەوە. ئەمانە هێزەکانی کۆمەڵی ئیسلامیان لە ناوچەی هەورامان لە ڕۆژی 22 ئازاری ساڵی 2003 ئێوارەی هەمان ڕۆژ هێزەکانی هاوپەیمانان لە دەریای سوورەوە موشکبارانی چەند بارەگایەکی کۆمەڵی ئیسلامی و ئەنسارول ئیسلامیان کرد لە هەورامان. مەکتەبی عسکەری ئەو کاتی کۆمەڵ یەکێک بوو لەو بارەگایانەی بەر ئەو هێرشەکەوت کە تێیدا 46 لە ئەندامانی کۆمەڵ کوژران و نزیکەی 100 کەسیشیان بریندار بوون. ئێستا کۆمەڵی ئیسلامی داوای قەرەبووکردنەوە لە ئەمریکا دەکات. ئەندامێکی مەکتەبی سەرکردایەتی و حیزبەش دەڵێت باڵێکی نێو یەکێتی نیشتیمانی دەیویست کۆمەڵ تووشی شەڕێکی نەخوازراو بکات تا هێزەکانی ئەمریکا لە ناویان ببات. نابێ خوێنی 46 کەس و برینداربوونی 100 نەفەر بە هیچ پێوەری هەروە بە ئاسانی بڕوە. ئەگەر ئێمە هەڵەش ینی نەشمانزانی بێ لە دەرگای خۆیەوە بڕۆینە ژوورەوە ئەی خۆلایانی بەرامبەر دەزانێ ئێمە 46 کەسە و بەناحەق شەهید بۆ کوژراون تیرۆرکراون. ئێمە بە تەئکید بەردەوام بین لە داواکاریاوە بە دوای ئەو مەلەفا هەر ئەڕۆین ئێمە دیکۆمنت و ناوەکان و هەموو شتەکانی ئەو شەهیدانەمان لایەوە بەردەوامیش بە دوایاچی. 15 ڕۆژ پێش هێرشەکەی هاوپەیمانان بۆ سەر بنکە و بارەگەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەنسارول ئیسلام ژمارەیەک لە ڕۆژنامەنووسی کەناڵە بیانی و چەند ئەندامێکی نەتەوەیە گرتووەکان سەردانی ناوچەکەیان کرد بۆ لێکۆڵینەوە لە وتەکانی کۆڵن پاوڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کە ئەو کات ڕایگەیاند بوو لە گوندی سەرگەت و ناحی خوورماڵ کە بەدەستی ئەو دوو هێزەوە بوون چەکی کیمیاوی دروست دەکرێت. بەکارهێنانی هێرشی هێزەکانی هاوپەیمانان بۆ سەر ناوچەکە و هێزەکانی ئەنسارول ئیسلام و کۆمەڵی ئیسلامی هۆکارێکی سەرەکی بوو بۆ چۆڵکردنی ناوچەی هەورامان لەلایەن ئەنسارول ئیسلامەوە کە تێیدا ساڕوخ و چەکە بەکارهاتووەکان دژی ئەو دوو هێزە کاریگەری خراپی سیاسی و عسکەری کردە سەریان. بەعزێکیان 2 سەعات بەردەوام ئەنقۆدی بوو ئەتەقیۆ، یعنی دوای ئەوەی کە خەسفەکەیان کرد. چەکی ئەو چەکانە تەبان موشیعن تیشک دەرن، دیارە هەموو تیشک دەرێک کاریگەریە لەسەر جەستەی ئینسان لە ڕووی بایۆلۆجیەوە بەتایبەت لەسەر شیکردنەوەی بایۆلۆجی ناو خانەکانی جسم بۆ توشبوون بە ئەنواع و ئەشکاڵی سەرەتانەکان. لە دوای هێرشەکەی هاوپەیمانان بۆ سەر بنکە و بارەگەکانیان کۆمەڵی ئیسلامی سەرجەم هێزەکانی خۆی کە نزیکەی 3000 کەس دەبوون لە ناوچەکە کۆی کردنەوە و دواتریش بە گوێرەی ڕێکەوتنیەک سەرجەم چەکەکانیان ڕادەستی هێزەکانی ئەمریکا و حکوومەتی ئەو کاتی هەرێم لە ناوچەکە کرد. مەکتەبی عسکەری خۆشیان هەڵوەشاندەوە و مەکتەبی سیاسی و سەرکردایەتیشیان لە خوورماڵەوە بۆ دارشمانە گواستەوە. وریە حەمەکەریم NRT گوندی سەرگەت لە هەورامان.